بەڵە بەڕزان جارێکی تر سڵاوتان لێ بێت باش لەگەڵەوەدا بەردەوامە بێت سەرنجتان بۆ چەند هەواڵێکی گرنگ ڕادەکێشم دیارە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ڕایگەیاند حکوومەتی تورکیا ئاگادار کراوەتەوە کۆتایی بە داربڕین بهێنێت وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکیدا نیگەرانی حکوومەتی هەرێمی بەرامبەر بە بڕینەوەی دار لە ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە دەربڕی جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەشی خستۆتە ڕوو نیگەرانی و ناڕزایی بەرامبەر بە داربڕین و زیانگەیاندن بە سروشتی هەرێمی کوردستان دەردەبڕن و فەرمیش حکوومەتی تورکیا ناگەدار کردوتەوە کە کۆتایی بە داربڕین لە ناوچە سنووریەکان بێنن دەشڵێت بوونی چەکدارانی پەکەکە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی ناوچە سنووریەکان وەتە هۆی هاتنی هێزەکانی تورکیا و دروستبوونی شەڕ و پێکدادانی نێوان هەردوولا جوتیار عادل وتیشی داوا دەکەن ڕێز لە سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان بگرن و چیتر دانیشتوانی ئەم ناوچەیە دووچاری نەهامەتی و ئاوارەیی و ماڵوێرانی نەبن ماوەی چەند ڕۆژێکە هەواڵی داربڕین لە بەشێک لە دارستانەکانی ناوچە سنوورەکانی هەرێم لەلایەن سوپای تورکیاوە بڵاو بۆتەوە ئەمەش دەنگدانەوەیەکی زۆری ڕایگشتی لێکەوتۆتەوە دیارە بە پێی گرتە ڤیددیۆیەکە لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو بۆتەوە پیاوێکی بەتەمەن لە شاری ڕانیا بانگەشەی پێغەمبەرایەتی دەکات و دواتر چەند کەسێک هێرشی دەکەنە سەر بە پێی ئەو زانیاریانەی لە سەرچاوەیەکی ناو پۆلیسی ڕانیەوە دەستێنارتی کەوتووە ئەو پیاوە لە تەمەندایە و باری دەرونی ناجێگیرە ئەو سەرچاوەیە ئەوەی بۆ ئێنارتیش خستۆتە ڕوو کە پۆلیسی ڕانیا پیاوەکان لەژێر دەستی هاوڵاتیان دەرهێناوە و بردویانە بۆ بنکەی پۆلیس بە پێی وتەی سەرچاوەکە ئەو پیاوە نازانرێت دانیشتی کوێ بەڵام کووردە و لە تەمەندایە و باری دەرونی ناجێگیرە جیاواز لەوە ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند هاوسەرۆکانی یەکێتی و قوبات تاڵەبانی بێوەفان بەرامبەر بە کەسوکاری شەیدان وتیشی لاهور جەنگی مەلەفی خراپی زۆربەی سەرکردەکان یەکێتی لایە و دەبێت بڵاوی بکاتەوە ئاتەسەراوی ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە بەرنامەی تاوتوێنارتیدا ئاماژی بۆ وش کرد ئەگەر لاهور جەنگی جورئەتی بڵاوکردنەوەی مەلەفی ئەو سەرکردانی یەکێتی نییە ئەوە خۆی و کەسوکارەکەی پارێزگاری لێ دەکەن هەروە باسی لەوە کرد قوبات تاڵەبانی وتی نیوە موچە دەگەڕێنێتەوە ئەی کوا موچەی خەڵک وتیشی هاوسەرۆکانی یەکێتی و قوبات تاڵەبانی بە جۆرێک مامەڵە دەکەن وەک ئەوەی ئەوان خاوەنی یەکێتی بن جیاواز لەو بابەتە دیارە سەبارەت بە پەرلەمان یاخود پەرلەمانتارێکی حزبی سائیرون ڕایگەیاند هەولێر ڕێگە نادات سەرۆکی دیوانی چاودێری دارایی عێراق بێتە هەرێم بەبەستی بە دوواداچوون و وردبینیکردن لە داهاتی خاڵە سنووریەکاندا بەدەر زیادی پەرلەمانتاری سائیرون و ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند لە دانیشتنێکیدا سەرۆکی دیوانی چاودێری دارایی عێراق پێی وتون ویستێتی بچێتە هەرێم بەبەستی وردبینیکردن لە داهاتەکاندا بەڵام ڕێگری لێکراوە بێتە ناو هەرێمەوە هەروەها وتیشی چارەسەرکردنی کێشەکان پێویستی بە جددیەت و نیەتێکی ڕاستگۆیانە هەیە لەلایەن هەرێمی کوردستانەوە لەگەڵ حکوومەتی ناوەندی و کارکردنی جددی بە بەستی چارەسەرکردنی ئەو کێشانەی کەبوونی هەیە بەڵێ دیارە جیاواز لە هەواڵەکان وەک پێشتریش لە سەرەتای دەستپێکی بەرنامەکەدا ئاماژەم بۆ کرد کە تەوەرێکی بەرنامی بیان باش کوردستان تایبەتمان کردو بە ڕۆژی گیانی منداڵان کەیەکی 6 ساڵێک ئەم یادە دەکرێتەوە لە تەواوی جیهاندا من گفتوگۆی زیاتر دەکەم سەبارەت بە مافەکانی منداڵ و ئەرکی منداڵ بەرامبەر بە خێزا و بە پێچەوانەشەوە و هەروەها کۆمەڵێک بابەتی دیکە لەو بارەیەوە لەگەڵ بەڕێز بوشرا حەیدەر چالاکوانی بواری مافەکانی منداڵان ڕاستەوخۆ لەگەڵماندا سوپاس بۆ بەشداریکردن و ئامادەبوون لە بەرنامی بیان باش کوردستاندا بشراخان دەمێ بزانم گفتوگۆیەک بکەین لەبارەی مافەکانی منداڵەوە وەکو پێناسەیەک دەتوانین بەکێ بڵین منداڵ و مافی منداڵ چییە؟ سلااو لە تۆ تەفگەرخان سلااو لە بینەرانی ئازیزی نارتی سەرەتا پیرۆزبایی ڕۆژی جیهانی مناڵان لە منداڵانی جیهان و لە منداڵانی هەرێمی کوردستان دەکەم بە هیوای بەدیهێنانی ئامانجەکانیان لە ژنگەیەکی ئارام سەبارەت بە پرسیارەکەت بەکێ دەوترێن منداڵ ئەتوانین بڵێن ئەو تاکەیە کە لە خوار تەمەنی 18 ساڵ کە هەموو مافەکانی ژیانی بۆ جێبەجێ بگرێت باش کەواتە
با باسێک لە مافەکانی منداڵ بکەین. مافەکانی منداڵ چییە؟ بە پێی یاسا نێودەوڵەتیەکان چۆن باز لە مافەکانی منداڵ کراوە؟ زۆر باشە. جارنامەی جیهانی کە لە 20 نۆڤەمبەری ساڵ 1970 لە ڕێکخراوەکانی نەتەوەیەکگرتووەکان کە لە 54 مادە پێک هاتووە کە 191 وڵات واژۆیان کردو لەسەر ئەم ڕێکەوتنامەیە، تەنها ئەمریکا و سۆدان نەبێت کە ڕەتی ئەم ڕێکەوتنامەیان کردوتەوە. ئەم ڕێکەوتنامە ئەم جارنامەیە لە لایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە جێبەجێکراوە. زۆر باشە. بشڕەخان باسێک لە دۆخی منداڵان بکەین لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا بزانین دۆخی منداڵان لە هەرێمی کوردستاندا بەپێی ئەو یاسایانەیە کە یاسا نێودەوڵەتیەکانە کە بوونی هەیە یاخود پێچەوانەی یاساکانە، چونکە دەبینرێت منداڵ لە هەرێمی کوردستاندا کار دەکات و هەروەها کۆمەڵێک بابەتی دیکە هەیە. لە کاتێکدا دەوترێت پێویستە منداڵ مافی خۆیەتی بخوێنێ، مافی خۆیەتی مافەکانی خۆی بە تەواوەتی بەدەست بێنێت، لەلایەن خێزانەوە گرنگی پێ بدرێت، لەلایەن کۆمەلگاوە گرنگی پێ بدرێت. بزانین بەڕێستان و چالاکوانێکی باری مافەکانی منداڵان لەبارەی دۆخی منداڵان لە هەرێمی کوردستانەوە دەڵێن چی؟ خالو تەفگەر، ئەگەر باسی مافی منداڵ بکەی، منداڵ لە هەر شوێنێکی جیهان بێت ئەو مافانەی هەیە کە لەم جارنامەیەدا هاتووە. ئەگەر لە 3 ملیار منداڵ لە تەواوی جیهان ئەتوانین بڵێن مافی ژیانی هەیە، مافی پاراستنی هەیە، مافی تەندروستی هەیە، مافی چاودێریکردنی هەیە، مافی چارەسەرکردنی هەیە، مافی خوێندنی هەیە. بەڵام بەداخەوە کوردستان یان عێراق بڵێن ئەتوانین بڵێن لە هەموو مافەکانی منداڵ بێبەش کراوە، منداڵ لە هەموو مافێ بێبەش کراوە. سووریا بە هەمان شێوە، ئێران بە هەمان شێوە. ئەو وڵاتانان کە لە دوای ئەو جارنامەیە پێشێلکردنی مافەکانی منداڵ کراوە تێیدا لە وڵاتە، ئەوەی ماف بێت بە منداڵ نەدراوە، منداڵ دەبینی ئەشکەنجە دەدرێت، منداڵ دەبینرێت لەسەر جادەکان کار دەکات، منداڵ دەبینرێت ناچێتە قوتابخانە، یان بەهۆی شیرازی خێزان و منداڵەکان پەردەوازە بوون. باش کەواتە تۆ باس لەم گرفتان دەکەی کە لە ئێستادا منداڵ لە هەرێمی کوردستاندا ڕۆبەڕووی دەبێتەوە و دەبینە لە هەرێمی کوردستان چەندین ڕێکخراوێ بۆ داکۆکی لە مافەکانی منداڵان و دیارە کۆمەڵێکی زۆر لە چالاکوانی بواری مافی منداڵ و پارێزەرانی منداڵان هەیە. تا ئێستا چۆن نەتوانراوە ئەم گرفتانە چارەسەر بکرێت؟ خاتو تەفگەر، ئەگەر باس لە ئەم ڕێکخراوانە بکەین، ڕێکخراوێکی زۆر هەیە، بەڵام ئەوەی کە داکۆکی لە مافی منداڵ بکات ئەتوانین بڵێن چەند ڕێکخراوێکن. منداڵ دەبینی ئەشکەنجە دەدرێت و ئەم ڕێکخراوانە بێدەنگن، منداڵ دەبینی توندوتیژی بەرامبەر ئەکرێت ئەم ڕێکخراوانە بێدەنگن، منداڵ دەبینی لەسەر شەقامەکان دەمێننەوە هیچ لانەیەکیان نییە ئەم ڕێکخراوانە بێدەنگن. یعنی ڕێکخراوێکن ئەتوان بڵێن لە باری مافی منداڵ ئیش ناکەن، تەنها لە بەرژەوەندی خوان ئیش ئەکەن. ئەمەش بەداخەوە دەبینین ڕێژەی منداڵی بێکار، ڕێژەی منداڵی بێلانە، ئەو منداڵانەی کە توندوتیژیان بەرامبەرکرێت کە هیچ مافێکی ژیان لەو شوێنەی کە تێدا نیشتەجێ بە هیچ مافێکی نییە، دەبینی منداڵەکان بەرەو توندوتیژی دەڕۆن، بەرەو سەرکێشی دەڕۆن. ئەمە ژوا دەکات کە زیاتر منداڵ لە بوونی خۆی و لەو تەمەنی کە خۆی تێدایە تێدا گەورە نەبێت. باش دیارە بوشڕاخان ئەوەی کە لێ سادا هەیە و زۆر کات بەرگوێمان دەکەوێت ئەشکەنجەی منداڵ لەلایەن خێزانەکانیانەوە و هەروەها دەست درێژی سێکسی هەندێک کات بەسەر منداڵان بوونی هەیە و چەند حاڵەتێکی زۆریش تۆمار کراون لە هەرێمی کوردستانە بەتایبەت لە ساڵانی ڕابردوودا تاوەکو ئێستاشکە حاڵەت هەیە لە بەشێک لە دادگاکاندا. کەواتە چالاکوانی باری مافەکانی منداڵان چۆن ئەم گرفتانی منداڵ چارەسەر دەکەن؟ ئایا بەتەنها بە قسەکردن دەبێت یاخود بە کردار؟ خالو تەفگەر، پێویستە هۆشیاری بدرێت، ئەویش لە ڕێگەی سیمینار، لە ڕێگەی کۆکردنەوەی دایک و باوک لە شوێنێکدا کە باز لە گرنگی و مافەکانی منداڵ بکەن، باز لەوە بکەن کە منداڵ هەر ئەوە نیە کە منداڵە بێنیتە دنیا پێویستە تۆ ئەم مافانەی پێ بدەیت، پێویستە ژیانێکی خۆشگوزارانەی بۆ دابین بکەیت لە ڕووی
بۆ نمونە خوێندن بێ لە ڕووی پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی بێ لە ڕووی پەروەردەکردن کە بەداخەوە لە نێو خێزانەکاندا لە ئێستادا پەروەردەکردن ئەتۆن بڵێن کەمێ لە دواوەیە. منداڵ ئەسڵەن گرنگی بە پەروەردەکردن نادرێت. ئەگەر سێری وڵاتەکانی تر بکەین لە پێش هەموو شتێک و پەروەردە گرنگە. چونکە منداڵ ئەگەر خواردنی پێنەیت ئەگەر خێوێکی باشی نەبێت جلوبەرگێکی باشی لەبەر نەبێت بەڵام پەروەردەکەی باش بێت. چونکە منداڵە لەنێو خێزانەکە نامێنێتەوە دێتە نێو کۆمەڵگا دواتر ئەو لێکەوتانە ئەو گرفتانە یا ئەو بەرپەرچە کردارانە تووشی تاکەکانی نێو کۆمەڵگا ئەبن ئەمەش بەهۆی ئەم تاکە کە لە نێو خێزانەکە تا پەروەردە دەبێت. باست لە پرۆسی خوێندن کرد بۆ منداڵ وەک دەزای ماوەی نزیکی 2 ساڵە کە پرۆسی خوێندن بە شێوازێکە خوێندکار تا ڕادێکی زۆر ناچێت ناو هۆڵەکانی خوێندن و هەندێک کاتیش دەوترێت بەشێک لە خوێندکاران بێ بەش کراون یاخود بەشێک لە منداڵان بێ بەش کراون لەو پرۆسەی کە پێویستە لە سەرەتای تەمەنیانەوە وەری بگرن. کەواتە پێ وایە لە ئێستادا ئەگەر بێت پرۆسی خوێندن بەو شێوازە بێت کە خوێندن یەکێکە لە مافانەیە کە پێویستە منداڵ هەیبێت بەڵام لە هەرێمی کوردستاندا نەخێزان لایەن خێزانەوە زەوت نەکراوە بەڵام لەلایەن حکوومەتەوە دیارە ئەم بڕیاران دەردەچێت لەبارەی پرۆسی خوێندنەوە. کەواتە پێ وایە لە ئێستادا پرۆسی خوێندن بۆ منداڵان چۆنە یاخود منداڵان بێبەشن لە خوێندن یاخود نە وە چارەسەرەکەی چیە ئەمە؟ ئەگەر باز لە یەکسانی ماف بکەین یەکسانی ماف لە نێو کچ و کوڕ یاخود منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت یان هەر منداڵێک کە مافی هەیە بخوێنێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لەبەر بارگوزەرانی و لەبەر ئەم دۆخی کە ئێستا خەڵکی تێدایە دەبینین هەموو ئەندامانی خێزانەکەی ئیش ئەگەن فریای بژێوی خێزان ناکەون بۆ ئەوەی خواست لەسەر پێداویستەکان زۆرە. بۆ نمونە ئەگەر باز لە وڵاتی ئەفریقا و ئاسیا بکەین ئەوان کچەکانیان نەهێڵن بخوێنن باشە پێیان وایە کچەکان لە ماڵەوە دابنیشن ئیش بکەن ئیشی ماڵەوە بکەن یا ئیشی کەلگە بکەن لەو باشترە بخوێنن بە پێچاوەرە کوڕەکانیان ئەخەنە بەر خوێندن و بتوانن بخوێنن بۆ ئەوەی زیاتر بۆ نمونە بەپێی تێڕوانینی کۆمەڵگاکانی ئاسیا و ئەفریقا بەو شێوازەتە دەڕوانە نێوان بۆ کچ و کوڕەکان کە لێرەدا ماف یەکسانی ئەم تاکە هەیە ئەم منداڵە هەیە کە بتوانێت بخوێنێ و ئارزومەندە لەسەر ئەوەی بخوێنێ یا نەخوێنێ بەڵام لێرەدا لە کوردستان بە پێچەوانە منداڵەکان دەبینین لەسەر شەقامەکانن ئەسڵەن ئەگەر لە خێزانەکە بپرسیان دەک و باوکە بپرسی با منداڵەکە بچێت بخوێنێت ئەڵێ نەخێر من کەسێک نی هاوکارم بێت یان بەرگرانێکی زۆر لەسەر شامە پێویستە هەموومان ئیش بکەین یان پێویستە و منداڵشم ئیش بکە کە لێرەدا بە پێی جارنامەی گیانی مافەکانی منداڵ نابێت لەو تەمەنەکە تەمەنێکی ناسکە منداڵ ئیش بکات چونکە ئەو ئیشکردنە لەگەڵ توانا و ئیرادەیەم تاکە نییە لەگەڵ بۆ نەجەستی ناتوانێت هەندێک ئیش بکات چونکە کاریگەری لەسەر تەندروستیە منداڵە دەبێت. باش بشراخان دیارە ئەوەی کە دەوترێت ڕاستە لەن خێزان و پێویستە گرنگی بە منداڵ بدرێت بۆ شێوازی پەروەردەکەی یاخود پەروەردەی و خێزان پەروەردەیەکی تەندروست و دروست بێت ئەم بابێنە سەرەوەی کە تێڕوانینی کۆمەڵگە بۆ منداڵ پێویستە چۆن بێت. کۆمەڵگە پێویستە ئەم منداڵانە قوبوڵ بکات کە لە هەر تاکێکی جیاوازن چونکە منداڵ لە کۆمەڵێک خێزان ئەم منداڵانە گەورە دەکەن باشە هەرێک و بە تێڕوان و بیرکردنەوەی جیاواز دێنە نێو کۆمەڵگا پێویستە کۆمەڵگا بە چاوی یەکسان سەیریان بکات پێویستە ڕێزیان لێ بگرێت خۆشیان بوێت مافەکانی لە هەموو ڕوانگەیەک و مافیان پێ بدرێت بەڵام لە چوارچێوەی بوون ئەم مادانەی کە لە جەڕنامەی گیانیدا هاتووە بەپێی ئەو شێوازە ئەو مافانیان پێ بدرێت ئەگەر بۆ نمونە هەندێک جار بۆ نمونە گرنگی بە منداڵ دەدرێت بەڵام سنووری لایەنە کۆمەڵایەتێکە دەشکێنێت لەگەڵ بۆ نمونە دیت و تێڕوانینی نەتەوەکەی ئەو هەنگاوانە نانێک کە هەیەی لەگەڵ دابوونەریت و
ئەو ڕوئایی کە لێنێ کۆمەلگاکەیە ناگونجێ زۆربەی تاک دەبینی دەڵێت ئەو دیدەی من لەگەڵ کۆمەلگاکەی من ناگونجێت دەبینی بۆچی تاکێک لە ئەوروپا بە تێڕوانینێکی جیاواز قوبۆڵیان ئەی بۆ من وەکو تاکێک هەمان تێڕوانینم هەیە لە نێو کۆمەلگای کوردی منیان قوبۆڵ نییە کەواتە جیاوازی بیرکردنەوە جیاوازی تێڕوانین هەبوونی هاوسوکەوت و ڕەفتارەکان پێویستە تاکەکان لە نێو خێزانەکان وا بنیاد بنرێن وان پەروەردە بکرێت کە تاکێکی پەروەردکار ئێمە بنۆ کۆمەلگا بنیاد بنین نەک تاکێکە بربەچی ئەو ڕێکاری ئەنی ئەو دابوونەرێتیە یان ئەو شتانەی کە لێنێ کۆمەلگادا هەن ئەم بەرپەرچەکردداری هەبێ بەرامبەری باش بشڕەخان دیارە هەندێک کات کەسانێکن باس لەو دەکەن دەڵێن کاتێک کە ڕفتارێک دەکەین دەڵێن منداڵن جارێک لەلایەن خێزانەکانیەوە پێیان دەوترێت کە منداڵن نابێ هەندێک ڕفتار هەیە بیکەن کاتێک کە گەورە دەبن دەڵێن خۆ منداڵنیت کەواتە بینە سەر ئەوەی کە پێویستە خێزان چۆن بەرامبەر بە منداڵ هەوس و کەوت بکات و چۆن ڕفتارەکانی منداڵ وا لێ بکات یاخود تەعاملی منداڵ وا لێ بکات کە هەم پەیوەندێکی تەندروست لەگەڵ کۆمەلگادا بەستێ هەم پەیوەندێکی باشێ بر لەگەڵ خێزانەکەی خۆیداوە پێویستە منداڵ چۆن بێ بەرامبەر بە خێزان و خێزانیش بە پێچوانەوە بەرامبەر بە منداڵ چۆن بێت و ڕفتارەکانیان پێویستە چۆن بێت و ئایا دروستە خێزان هەمیشە کەسێک سەرکوت بکە بەناوی ئەوەی کە منداڵە ناتوانێت فلان کار بکە فلان پێداویستی خۆی یاخود بەکار بێنێت چکە بێگومان پێداویستیەکان زۆر سەبارەت بەوەی کە منداڵ ڕاستە بەتاکی منداڵ کە لەنێو خێزانێکدا پەروەردە دەبێت پێویستە ئەو خێزانە چەندین یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەبێت بەرنامەی ژیانیان هەبێ دایک و باوکە بزانین چۆن ئەم منداڵە پەروەردە ئەکەن چۆن هەڵسوکەوتی لەگەڵاکەن چۆن بەخێوی دەکەم چۆن مافەکانی پێدەدەن وەکووتمان لە سەرەتاوە کاتێکە ئەم کچ و کوڕەکە پێشتر زەواج ئەکەن لە سەرەتای زەواجانە ئەبێت پلانیان هەبێت کە منداڵێک کاتە دنیا چۆن پەروەردەی بکەن چۆن لەگەڵی هاوسوکەوت بکەن چۆن مافەکانی پێ بدەن چۆن منداڵێکی بۆ نمونە بلیمەت یان بەهرەدار بۆ نێو کۆمەلگا بنیاد بنێن چکە ئەو منداڵ لە نێو خێزانەکە نامێنێت قۆناق بە قۆناق دێتە نێو کۆمەلگا کاتێککە منداڵ لە دایک دەبێ ئەرکی دایک و باوکە بەخێوی بکات ئەرکی دایک و باوکە پەروەردەی بکە ئەرکی دایک و باوکە کە فێری ئەو پێداویستیانە بکە کە ڕۆژانە بەکاری دێنێت یان ڕوبەڕووی دەبێتەوە دواتریش منداڵ چۆن دەبێت هەڵسوکۆ لەگەڵ دایک و باوکی بکات پێویستە هەمیشاڵێن چی بچێنی ئەو دەدوریتەوە کاتێککە دایک و باوکە مامەڵیان جوان بوو لەگەڵ منداڵەکە ئەماش دەبێتە هۆی ڕنگدانەوەی لە خودی منداڵەکە چونکە لە نێو ناخی هەر تاکێکماندا دەروونە منداڵێکی ئەم دەروونە منداڵە لەگەڵ تەمەن گەورە دەبێت چی لە دەوروبەر ڕوو بدات لە نێوم دەروونە منداڵەدا بوونی هەیە زۆر جار هەیە بە منداڵی ئەگەر حەزمان لە لاعیبەیە کردبێ بۆمان نەکڕابێت ئەگەر لە تەمەنێکی گەورە بوونشدا حەز دەکەی بکرێ حەز دەکەی تاقی بکەیتەوە بۆ چونکە لەو تەمەنەدا بۆ نەکراویان بەهۆی بارودۆخێکەوە یان شتێک نەتوانراوە بۆت بکڕن یانی شتەکان هەندێک جار بە تامۆزرۆی ینی تێڕوانین بۆ بە تامەزرۆی هەنگایی بۆ دەنەی بەڵام هەندێک جار بەلانی سلبێکی ئەشکێتۆنیجا بەلانە ئیجابیەکە زۆر باشە بشڕەخان دیارە هەندێک کاتیش باس لەوە دەکرێت ئەگەر لە منداڵیدا توند و تیژی بەرامبەر بە منداڵێکی کچ یاخود کوڕ کرابێ و بۆ پاشە ڕۆژی ئەو کەسانە ئەوانش بە هەمان شێوە توند و تیژی بەرامبەر بە منداڵەکان نەوەکانی خۆیان دەکەن ئەمە تا چەندێک دروستە و پێویستە چۆن هۆشیاری بدرێتە خێزانەکان تاوەکو توند و تیژی بەرامبەر بە منداڵەکانیان نەکەن ئەگەر هات و هەڵەیەکیشیان کرد یاخود ڕفتارێکی سەیریان ئەنجامدا خاتی تەفکەر بەداخۆ لە نێو خێزانەکاندا هەندێک جار بەهۆی ناکۆکی نێوان دایک و باوک دەبینین منداڵ دەبێتە قوربانی
زۆر جار بەهۆی ئەشکەنجەدان و لێدان و یان هەبوونی ئەو ڕووداوە لە پێشچوی ئەم منداڵە کاریگەری لەسەر دەرونی ئەم منداڵە دەبێت دەبێنی هەندێک جار تووشی زمانگیری دەبێت دوکەوتوی گەشی ژیری دەبێت یان ترس لە ناو ناخی ئەم منداڵە بوونی هەیە ئەچێتە هەر شوێنێکەوە بەرداوم قەلاقە بەرداو لە بیکردنەوەی تووشی گۆشەگیری دەبێت حەز بە تەنایی دەکات حەز دەکات ئەسڵەن ئەوەی وشەی دایک و باوکە لە گوێبیستی نەبێت بۆ چونکە ئەو ڕووداوی لە پێشەیە منداڵە ڕووی داوە کاریگەری نێرێنی لەسەرم تاکە دروست کردووە وای کردوم تاکە بەردەوام لە فشارێکی دەرونی ئالۆزدا بژی بەردەوام حەز بە لانی ترۆما بکات حەز بکات کە ئەم شتە ڕوو ئەیات یان باسی شەڕ بکرێت ئەو کاتی بێت دەکەوێتەوە کە دایک و باوکەکە شەڕیان کردووە هەمیشە منداڵ لێرەدا دەبێتە قوربانی و باجەکەش منداڵ دەیدات و لێدان و خراپ مامەڵەکردن لەگەڵ منداڵدا دەبێتە هۆی زیاتر ئەم منداڵە ڕقوچینە لە نێو ناخی بێت زیاتر ئەم منداڵە بیر لە تۆڵەکردن بکاتەوە دەبینە ئەو ڕووداوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوودەدەن ئەتوانین سەرچاوەکەی بۆ بگەڕێنینەوە کاتێک کە ئەم دایک و باوکە وا دەزانن ئەگەر بە لێدان لە منداڵی بدات ئەگەر بیچەوسێنێتەوە ئەگەر ڕەفتار و ماوەڵەکردنی خراپ بێ لەگەڵ ئەگەر خۆشی نەوێت دووری خاتەوە لە هەموو مافەکانی ژیان پێی وایە بەو شێوازە منداڵێکی پەروەردە ئەکە بەو شێوازە ئەم منداڵە باش بنیاد ئەنرێ بۆ نێو کۆمەڵگە ئەم منداڵە باش کامڵ دەبێت بەتبێی تێڕوانینی ئەوان بەڵام منداڵ حەز دەکە بەپێی تەمەنی خۆی گەورە بێت بەپێی تەمەنی خۆی حەز و ئارۆزیەکانی بەدی بێنێ ئەو شتانی کە خۆی ئێوێت هەوڵی بۆ بدات بەڵام لە ئێستادا لە کوردستان دەبینی هەموو ڕووداوەکان سەرچاوکە دەگەڕێتەوە بۆ خێزان کەواتە خێزان پشکی شێری بەردەکەوێت لێرەدا بۆیە زۆر پێویستە دایک و باوک بزانن چی دەکەن چۆن مامەڵە دەکەن چی بەرامبەر منداڵەکانیان دەکەن منداڵیش نابێت لە پێشچوی منداڵەکە منداڵێکی ترت خۆش بێ منداڵەکان بەکسانی سریان بکەین نەبێ جیاوازیان بکەیت لەبەر ئەوەی ئەم کچە ئەم کوڕە نەخێت ئەگە تۆ جیاوازیت کرد لێرەدا ئەم منداڵە هەوڵ دەدات تۆڵە بکاتەوە یە هەندێک جار باوک قسەیەکی ڕق دەداتە لە دڵی ئەم منداڵە دەبینیت ئەڵێ وڵی لە دڵم دەرناچێم قسەیە کە باوکم بەرامبەر منی کرد یان لە هەندێک شوێندا باز دەکا باوکم فڵانشتی پێوتم ئەمەش دەبینین کاریگەری سربی لەسەرم تاکە بەجێیان بەڵێ سپاس بە بەڕێز بشرا حەیدەر چالاکوانی بواری مافەکانی منداڵان ڕاستەوخۆ لەگەڵوان دابووی سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی بەیانی باش کوردستاندا